بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی ڕەوشی کورد لە ناوچەکە. ئایا کورد ئامادەیە بۆ پێشاتە نوێیانی کە لە ناوچەکەدا ڕوودەدەن؟ کورد یەکگرتووە، یەکدەنگە، یەکهێزە یاخۆت تا ڕادەیەک ئاهێوەی تێدایە کە کورد یەکدەنگ بێ، یەکهێز بێ بۆ پێشاتە نوێیانی کە لە ناوچەکە ڕوودەدەن. کورد بە دەستکەوتەوە لی دەربچێت نەکخواانە خواستەوە شیکایەتی لە دەستی بدا. گفتوگوین بابەتان وەندێک بابەتی پرسی ناوخۆی لە باشووری کوردستان دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر موسە نامین کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقن. دکتۆر سڵاو لێبێ، بەخێراتی سەرچاو، زۆر بەخێر بێ. دکتۆر بەڕوانین تۆ پێشاتانی کە هاتوونەتەکایەوە لە ناوچەکە بەگشتی بۆ کورد چی لە چاوەڕوان دەکرێت؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ بینەرانی بەڕێزی کورسات نیوز. بێگومان کەوتنی قەڵاکانی دیکتاتۆریەت یەک لە دوای یەک بە دوایە کەشوهەوایەکی باشتر بۆ ماف، بۆ ئازادی، بۆ شوناسی نەتەوەکان، بۆ برەو پێشچوونی ماف کەرامەت بۆ میلەتان فراهەم بێ ئەهێنێ. بە دڵنیاییەوە کەوتنی ڕژێمی ئەسەد دەستکەوتێکی زۆر گەورە و گرنگ بوو، مێژووی بوو بۆ هەموو ناوچەکە بەگشتی. و ئێستاش ئەبینی کە دیکتاتۆرەکانی ناوچە لە گفتوگۆیەکی چڕوپڕان لە ڕاستیا بۆ لە باربردننی ئەو شۆڕشەی گەلی سووریا و ڕێگەگرتن لە دروستبوونی مۆدێلێک کە ئەوان شەرمەزار بکە. جاران خەڵکیانە ترسان بۆی کە وەک سووریاتان لێدێ، ئێستا ئەبێ بڵێن چی بە خەڵکەکەیان بڵێن کاتێک کە سووریا بەو ئاکامە گەیشت کە قوربانیدانی خەڵکەکەی گەیاندنی بە قۆناغێکی گرنگ لە ئازادی و بەڵام هێشتا ئەمە بەشی ئەوە ناکە ئێمە دەست لەسەر دڵدانەنین و مەترسیمان نەبێ لەوەی کە ئەم شۆڕشەی خەڵکی سووریا دوای زیاتر لە 12 ساڵ لە کوشتنی بە کۆمەڵ و کیمیاوی و ڕاگواستن و دەربەدەرکردنی زیاتر لە 12 ملیۆن کەس و ئەمە لەگەڵ پەیدابوونی دەیان گروپی چەکداری ئایدۆلۆژیای جیاواز و وڵاتێکی سێخناخ بە خەڵکیێکی دەستەمەوە بۆ دەسەڵات کە ڕەنگە خەڵکانێکی دەرەکی بەکاریان بێنن وەکو شانەیەکی نووست و بۆ تێکدانی ئاسایش بۆ لێدان لە دیموکراسیەت دووبارە وڵاتێکی ئەڵغام ڕێژکرا و بە جیاوازی سەراعات بە ناکۆشی بە بەریەککەوتن بە دابشبوونی جۆگرافی کۆمەڵێک کانتۆن بە واقع ئەمری واقع دروست بوون. ئەمانە چەندێک ئەتوان وڵاتێکی فیدراڵی محتەرەم دروستکەن، چەند ئەتوانن دەستورێکی باش بنووسنەوە، هەموو ئەمانە ئەگەرن. بەڵام بە شێوازێکی گشتی وەکو عەرزم کردی ڕووخانی دیکتاتۆریەت دەرفەتێکی گرنگ ئەکاتەوە بۆ خەڵکانێک کە بتوانن جارێکی تر ئەو دەوڵەتە و دەستورەکەی و ژیانی سیاسی وادان ڕێژنەوە کە ماف و کەرامەت و ئازادی خەڵک و ئازادی گەلانیش لە ناوێ بە گەلی کوردستانیشەوە لەوێ پارێزراو بێ. ئەمە دەرفەتێکی خوڵقاندووە. کورد ئامادەیە بۆ قۆستنەوەی ئەم دەرفەتە یا غافڵە لە قۆستنەوەی ئەم دەرفەتە، ئەو بابەتێکی زۆر گرنگە. کورد چەندێک باقڵێکی سیاسی ورد و دووربینانە مامەڵاکە نەک بە هەڵچوون و پەنابردن بۆ چەک و بۆ خۆکوژی. ئەمانە هەمووی مەرجن بۆ ئەوەی کورد بتوانێت لەم وەزعە خۆی جێ بکاتەوە. تەسریحاتێ ئیجابیەکانی بینی بەڕێوەبردننی ڕۆژئاوا و بینی حکوومەتی نوێی سووریا موژدەبەخشن و بەڕاستی لەوە چێ جیهان هەمووی شۆک بوو بێ بەوەی کە شۆڕژگێڕانی چەک بەدەستی ئیسلامی کە پێشتر باگراوندێکیان لەگەڵ قاعیدە و ئەمانایە ئەوەتاندێکیان نەگەمویان ئێستا بەو زمانە قسەکەن کە زمانێکی نازجە، زمانی پێگەیشتووە، زمانی پیاوی دەوڵەتە. هیوادارین ئەو زمانە قوڵ بێتەوە. دکتۆر بە بڕوای تۆ من بڕام گونجاندنە لەگەڵ دۆخەکەی تا سەر پێ دەکەون ناتوانم بەوانین و قەناعەتیان گۆڕاوە. کەسێک ڕوان ئەو جۆرە گروپانە ئەوەندە مرونەتی سیاسیان نییە ئەگەر قەناعەتیان نەگۆڕابێ ئەو خیتابە پێشکەشکەن. ئەو جۆرە گروپانە مجامە لە شتی وان نازان، هەرچی بڕوایان پێی بوو زەق و ڕق و تەقیدەن بەڕووی خەڵکە و ئێستاش چەکیان بەدەستەوە دەسڵاتیشیان بەدەستەوەی بڕوام وایە ئەمە گۆڕانکاریەکی ئیجابیە، من وای لێ تێگەم. بەڵام وەکوتم خۆ ئەم کەسێک کە ئێستا ئەحمەد شەرع ئەوم بەڕێزەوە قساکە مەرج نییە ئەمە تعبیر لە هەموو گروپەکان بکە و مەرج نییە ئەمە ئەو ئایندەیە بێ کە ئێمە ئەیخوازیین. بەڵام لە هەموو حاڵێکە ئێستا ئەو دەستەواژانە ئەو داڕشتانە ئەو پەیامە جوانانەی کە ئەیدەن بە گەلی سووریا
بە کورد و بە عەلەوی و بە هەموو پێگاتەکانی ترەوە شتی بڕاستی جێگەی نرخاندنە مای ئەوەیە کە بڕۆی بەدەمیەوە دوای بڕاستی ئەحمەد شەرع و گروپە چەکدارەکەی ئەویش و کە سەرکردایەتیانەکایە ئێستا بوونەتە حکوومەت ئەوان تەنها بڕیاردەری چارەنووسی سووریا نین سووریا 850 تا ئێستش 850 ئەلبەتە ئێستا کەمتر بۆ تۆ بەڵز لە کاتێکا پێش لەوەی ئەم وەزع دروست ببێ 850 بەلانی کەم بنکەی سەربازی ئەمریکی ئێرانی تورکی ڕووسی لەناو سووریا هەبووە ئەمانە ئێستا بەشێکی هەرماون و ئەم وڵاتانی کە ناوم بردن هەمویان کاریگەرن لەوەی کە ئایندەی سووریا چۆن نەخشە کێشرێتەوە جارێکی تر ئێمە ئەبێ گەشتبین بین و ئەبێ لەگەڵ هەموو شتێکی باشە بە وریاییەوە نەک بە خۆش باوەڕیەوە بڕۆینە پێشەوە بۆی کە ئێمە زۆر بە گرنگجە زانین کوردەکانمان براکانمان لە ڕۆژئاوا جددی مامەڵە بکەن لەگەڵ ئەم پەیامانە و بڕۆنە ناو جەرگەی سیستەمی سیاسی نوێی سووریاوە بڕۆنە ناو نووسینەوەی دەستورەوە خۆیان بسەپێنن لەسەر ئەم واقعە وا مامەڵە نەکەن کە ئەوان میوانن لە مۆزە ئەوان خاوەن ماڵن خاوەن ماڵێکی حەقیقیشن و هەتاوەکو بەهێزتر و زووتر مامەڵە بکەن دەستکەوتەکانیان باشترە بێت باشە دکتۆر ئەماوە هەندێک لە دوانە بینین لەلایەن سەرکردەکانی پێدەوە باڵە سیاسەکەی بە بڵین کوردانی ڕۆژاوا و ئەنە کەسەش هەن هەر لەوێ ئەمان زیاتر داوای لامەرکەزیەکەن و داوای فیدرالی ناکەن بەڵام ئەم گروپانی تر کە زیاتر لە تورکیاوە نزیکن باوا بڵین دەڵێن کورد دەبێ داوای فیدرالی بکە داواکاری گەورەتری هەبێ نابێ چەند ساڵە قوربانیەدا و خوێنە بەخشێ لە ڕۆژاوا ئێستا بە داواکاری بچووک ڕازی بێ پێ دوایە داواکاری کامیان منطقی ترە ئەگەر کورد داواکاریی حەقیقی بۆ مافەکانی خۆی بکە بەڕاستی بە داوای فیدرالیزم بکە داوای فیدرالیت بکە فیدرالیت بریتە لەوەی تۆ دەوڵەتێک هەیە لە ناو دەوڵەتی سووریا فیدرالیت مەفهومێکی ئیداری نییە لا مرکزی مەفهومێکی ئیداریە فیدرالیت مەفهومێکی ئیداری سیاسیە واتە تۆ دەسڵاتێکی تشریعی و تەنفیزی سربەخۆی خۆتت ئەبێ لە چوارچێوەی دەوڵەتی سووریا و من زۆرم پێسەیرە پێدە و ئەم هێزە سیاسیانەی تر باسی لا مرکزیت بکەن لە مرکزیت کەی باوی ماوە لەم سەردەما اینجا لا مرکز مەفهومی فیدرالیت مەفهومێکی ڕوونە مەفهومی لا مرکزیت مەفهومێکی ناڕوونە اینجا ئەگەر ئەوان خۆیان تۆ گەر داوای سەد بکەی ڕەنگە هەفتا بەدەستەوە بێت هەشتا بەدەستەوە بێت بەس داوای هەفتا هەشتا بکەی ئەبێ بە تەمامی 45 بەدەستەوە بێت ئەمانە بێ باسی کۆنفیدرالی بکەن بۆی فیدرالیتەکان مەزمون بێت باشە دکتۆر هەز ناکەی پەیوەندی بەوەیە ئەوان لە دۆخێکدان دەزانن چ مەترسیەکی گەورەیان لەسرە مەترسیەکەش کە تورکیا ڕاستەخۆر داوای نەمانیە مێزانە دەکەن ناشی چارنەوە زیری دەرەوەی تورکیا دەڵێ ئامانجی استراتیژی ئێمە نەمانی ئەم هێزانەیە ئەم بابەتە طبعاً بەنسبەت تورکیەکانەوە ئەستیارە ئەمانیش بۆیە لەم هەلوو مەرجە کێشەکە بەنسبەت تورکیاوە پەیوەندی هێزەکانی ڕۆژئاوایە بە پەکەکەوە بەکەکە گومانیتیانە هێزیەکە لە شەڕێکی دەستەویەخەی خوێناویە لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەم ناوچێش تورکیا بە مەجالێکی استراتیژی حەیەوی سەریەکە بۆ ئاسایشی خۆی و تورکیا یەکێکە لە براوە ڕقەمیەکەکانی ناو سووریا بەڵکو واوێ ناکرێ کە تورکیا ئەم هەموو پلانەی داڕشتووە و حکوومەتی سووریایی ڕوخاند و دەسڵاتدارانێکی نزیک لە ئەو یا سەر بە ئەو ئێستا وڵات بەڕێوا بن بەرایانی ڕۆژئاوا لەم هەلوو مەرجە ناسکە ئەبێت لەوە تێبگەن کە پێویستە دڵنیایەک بدەنە تورکەکان کە ئێمە نابینە هەڕەشە لەسەر ئێوە هەروەکو چۆن هەرێمی کوردستانی ئێمە دڵنیایی داوەتە ئێرانیش و دڵنیایی داوەتە تورکیاش کە ئێمە ئەمانەوێ کورد خاوەنی ماف و سەروەری و ئاڵای خۆی بێ بەس ئێمە نابینە هەڕەشە و تهدید لەسەر ئێوە بەرایانی ڕۆژاوە ئەبێ ئەمە بکەن ئەبێ ئەمە بکەن و ئەو مەلەفانە لێکتری جیاکەنەوە ئەگەر ئەمە نەکەن ئەگەری هەیە کە تەواوی ئەزمونونەکە بکەوێتە بەردەم هێرشی تورکیا و تورکیا وەکو عەرزم کردی دەوڵەتێکی براوەیە توانێت جارێکی تر کۆمەڵێک مەرج بسەپێنێ دکتۆر بە بڕایتەوە تا ئێستاەوەی کە کردویانە ئاخلانە مامەڵیان کردووە کوردانی ڕۆژاوە بۆ نمونە هەر دەیانوێت دڵنیایی بدەن بە تورکیا بۆ نەدەیانوێت بڵێن ناوچەی کوبانی وتیان هێزەکانمان دەکشێنینەوە تەنها هێزە ناوخۆییەکان پۆلیس واسایش لەوێدا بمێننەوە هێزی سەربازیتیانە بێوە دەیانوێت دڵنیایی بن بە تورکیا کە مەترسی نابن بۆ تورکیا ئەس ناکەم داواکاریانە داواکاری منطقین و خوێندنەوەی ئەو واقعەیە کە تورکیا ئێستا دەتوانێت لانیکەم مەترسی بێ بۆ سەر هێزەکانیان پارچە پارچەکردنی کێشەکان
ڕێگایەکی زانستی منطقی واقعیە بۆ چارەسەری کێشەکان. هەموو کێشەیەک ئەبێ پارچە پارچێکی بۆ بتوانانی جاری بکەیت. کێشەی کورد ئەبێ پارچە پارچە کرێ بۆی بتوانی لانی کەمی دەستکەوتەکان مسۆگەرکەی. ناکرێت کێشەی کوردان لە تورکیا ببەسرێتەوە بە کێشەی کورد لە سووریا. من باسی ئەم زروف و واقعی ئێستا ئەکەم. و نابێ ئەمە وا تێبگەین ئەمە نکولیکردنە لە مافێکی گەورەتری بیرکردنەوەی کوردانە. بەس ئەمە واقع. ئێمە کاتی خۆی ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران ڕۆژهەڵات لەگەڵ سەدام ئەژیان و مامەڵیانە کرد و چێک و پارەشیان وەرەگرت. ناکرێ ئەمە ملکەمە بیانی و تۆمەتدەکردنیان بە خیانەت. و بەعکسەوەش ئێمە شۆڕژگێڕانی ئێمە حیزبە سیاسیەکان ئۆپۆزیسیۆنی ئێمە لە ئێران پارەشیان وەرەگرت و چێکیشیان وەرەگرت و لەگەڵ ئێرانیشە شەڕیانە کرد. ناکرێ ئەمەش بکرێت بە تۆمەت و خیانەت بۆ زروفەکە ئاوایە. ئێستش ئەبێ ئەمە تێبگەین کە مەسەلەن مامەڵی سیاسی ئێمە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران مانای پاشکۆیەتی نییە بۆ ئەم دەوڵەتانە. مانای نکولی نییە لە مافەکانی کورد. ئەو بە ڕێزەی کە لەم دیدگایەوە سەیرەکە کە تۆ ئەگەر نەچیتە سەنگەرەکەی ئەو تۆ کوردێکی ئایار 24 نیت و پرسیاری نیشتیمانیت لەسرە ئەگەر تۆ مەرحەبای تورکیا بکەی یا مەرحەبای ئێران بکەی ئەوە بێگومان ئەبێ بڵێ ئێ باشە مەرحەبایەکەی ئێوە لەگەڵ حەشدی شەعبی و ئێران بۆچی مەسەلەن ئەم یا لەگەڵ هەر وڵاتێکی تر ئایا ئێوە ئەمریکا چەکداری کردوون و هێزی پێداون لەم منطقەیە ئایا ئێوە جاشی ئەمریکان یا ئێوە قەزیەکی عادلانەتان هەیە و سوودتان لەم دەرفەتەوە وەرگرتووە کە ئەمریکا چەکتان بداتێ هەروکو ئەمریکا ئێستا چەک و تفاق و پارە بە پێشمەرگەی ئێمەژەدا مامەڵەکردنی عاقلانە و سیاسی پێویستی بە میانە ڕەویە پێویستی بە احترامی دیدگای جیاوازە پێویستی بە دووربینیە کات ئێمە باسیەوەکەین مەلەفی سووریا بێ لە تورکیا و لە عێراقیش جیاکرێتەوە بۆ ئەوەیە کە ئێمە واقعی و عاقلانە بیرکەینەوە ئەگەر ئەتەوێ دەستکەوتێکە هەبێ ئەبێ وا بیر بکەیتەوە ئێمە بنمونە ناتوانین ئێستا هەرێمی کوردستان بپارێزین لە کاتێکا ئێران و تورکیا بکەینە ئامانج و دژایەتیان بکەین و لێرەوە سەنگەرگیری لە ئەوان بکەین ئەمە ناتوانێت عێراق هەر هەمووی بۆ ئەوەی کە دەستوری نوێی کە دانا مادەیەکی تیادا ناوە ئەڵێ بۆ عێراق بۆی نییە ڕێگا بدا بە هیچ گروپێکی سەربازی وڵەتانی دراوسێ بکاتە ئامانج بۆ ئەم بەندەدانراوە بۆی کۆیت نەترسێ تورکیا نەترسێ ئێران نەترسێ هیچ دەوڵەتێکی تر مامەڵەیەکی هین نەکە ینی مامەڵەیەکی پێشوەخت بە ترسەوە لەگەڵ عێراق نەکە عێراق هەر لە دەستورەکە دایناوە ئاشتی خوازی بێ لەگەڵ دراوسەکانی برایانی سووریاش پێویستیان بەوەیە دڵنیایی بدەن بە گەلانی تری سووریا و دڵنیایی بدەن بە دراوسەکانیشیان بۆ ئەوەی کە ئەوان نابنە هیچ هەڕەشەیەک و ئەو مەلەفیان لە یەکتری جیا کردوێتەوە دکتۆر بە بڕوای تۆ ئەوەی پێم وایە برانی پەکەکەژە بێ تەژیعیان بکەن بۆ ئەوە گەر ئەیانەوێ ئەو بەڕێزانە لەوێ بمێنن ئەو ئیدارەیە بمێنێ کورد ئەو ماف و سربەخۆی بمێنێ بێت تەژیعیان کەنە بێ پێیان بڵێن بەڵێ ئەبێ وا بکەن باشە دکتۆر ئەو پێشاتانی کە لە تورکیا بەگەشتی لە باکووری کوردستانیش پێوەست بە کوردانی باکووریش هاتوۆتە پێش بە بڕوای تۆ ئەمە پەیوەندی بەو دۆخە گشتگیرەی ناوچەکەەوە هەیە تورکیا دەزانێت شتێک لە ئارادایە بۆ کورد و هەندێک دەڵێن دەیەوێت کورد بە کەمترین دەستکەوت لێ بێتە دەرەوە یان نا ئەوانیش گەشتون بە قەنەعاتێکی تر پێویستیان بە ئاشتیە ئەوەی لە تورکیا ڕوودەدات پەیوەست بە پرسی ئاشتی تاکتیکی تورکیا خۆیەتی داوای دەکا یان نا هەر واقعەکە وا دەخوازێ من گومانم لەوە نییە هەموو دەوڵەتانی ناوچەکە بە سووریای پێشووەوە نازانین تازە ئەمانە چۆنن بە عێراقتەوە بە ئێرانتەوە بە تورکیاتەوە کاتێک کە ئەمانە پێگاتیەکیان تایە بەناوی پێکاتی کورد قەزیەکان لەسەر مستەوای جیهان وازەحە خەباتێکی دەیان ساڵی خوێناوی و قوربانیدان و ئەنفال و جینۆسایدیان هەیە ئەم نەتەوەیە تەنها نەتەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مافوی ئەوروپیەکان دوای جەنگی جیهانی یەکەم کە ئەم ناوچەیانیان دابش کرد مافی ڕەوای دەوڵەتێکیان پێ نەبینی کردیانە پارچێکی دابشکراو لە نێوان وڵاتەکان سیستەمێکی دیموکراسیە وایان نەبوو بتوانێت ڕێز لە ماف و لە جیاوازیەکانی کورد و لەسەر بەخۆی و لە شناسی نەتەوەی بگرێ بەڵکو کۆمەڵێ دەوڵەتی شۆڤێنی لە تورکیاوە دەست پێ بکە تا بگەیتە وڵاتانی تر لەو سەردەما دەستیان کرد بە حکومڕانی بە ئاگر و ئاسن مامەڵیان لەگەڵ کورد کرد ئەم قەزیەیە دەست پێشکەوتنی ماف بۆ کورد لە هەر شوێنێک قەلەقێکی ئەمنی استراتیژی دروستەکە بۆ ئەم دەوڵەتانە پێویستە ئێمە ئەو قەلەقە ئیستیعاب بکەین لی تێبگەین و مامەڵێکی ئیجابی و سیاسیانەی لەگەڵ بکەین ئێمە ئێستا
پرۆژەیەکمان نییە ئەم دەوڵەتانە هەموو هەڵوەشێنینەوە و کوردستانێکی گەورە نەئەتوانین ئەم پرۆژەیەمان لە ڕووی واقعیەوە هەیە نەهیچە ئیتر بۆ ئەم دەوڵەتانە بەمە بتۆقێنین ئەم دەوڵەتانە ئەبێ قبولی ئەوە بکەن و قبولیشیان کردو بنمونە لە هەرێمی کوردستان ئێرانیش و تورکیاش و عێراقیش و سووریاش مامەڵەیەکی واقعیان لەگەڵ ئەم ئەزمونەی هەرێم کردو و ڕێزیان لەوە گرتووە کە هەرێم ئاوا هەبێ و دڵنیا لە سووریاش زۆرێک لە دەوڵەتانی دنیا مامەڵە لەگەڵ ڕۆژئاواکەن وەکو مەوجودێکی ئاسایی ئەکرێت تورکیاش هەرو مامەڵەی لەگەڵا بکە بەزوتم ئەو ترسە استراتیژی ئەمنیەی کە هەیەی بە تێکەڵکردنی کەیسی کوردانی تورکیا لەگەڵ سووریا ئەبێ ئەمە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە دڵنیایی بداتە دەوڵەتانی دراوسێک کە ئێمە هەڕەشە نین لەسەر تورکیا مەلەفمان تێکەڵ نییە ئێمە ئەمانەوە لە چوارچەوەی دەوڵەتی سووریا کورد بە مافەکانی خۆی بکە و کوونەتەوەیەکی ستەمدیدەی سەردەمی بەعسی پێشوو لە سووریا و میلەتێکی قوربانی دەر و میلەتێکی خاوەن خاک و زەوی و میلەتێکی خاوەندە سەڵات کە ئەتوانێت ببێتە دۆست لەگەڵ دراوسەکانیا وەکو چۆن ئێمە ئێستا لەگەڵ دەوڵەتانی دراوسێ دۆستین و پەیوەندیەکانمان ئاساین و لە بەرژەوەندی هەردوو لاشمانە هەرچەنە ئێمە هەموو جارێک سەرکۆنی ئەو دەستدرێژیانەمان کردووە کە دەوڵەتانی دراوسێ هەندێک جار بۆ سەروەری خاک و ئاسمانی ئێمە ئەیکەن بەڵام لەگەڵەوەشا نەگەشتوتە حەدی ئەوەی ئەوان دەستپانشکاندن لەگەڵ ئێمە بکەن بەڵکو ئەوان پێشوازیەکەن لە سەرکردەکانی ئەزمموی هەرێمی کوردستان لە حیزبەکانی لە سەرکردەکانی لە پەیوەندی دیبلۆماسی بەرقەرارە لە نێوانە قونسوڵی گریان هەیە لێرە ناڵێن ئێمە دژین بەبوونی ئەم هەرێمە و ئەبێ نێڵین و ڕێگان نادەین کوردی جاناسەیەکی ئەبێ تووشیا وای نەوتووە یاخود ئێران وای نەوتووە بنمونەیە ناتوانێت هەروە بڵێ ئەسڵەن یعنی ئێستا کەمادەم وایە بام دەرفەتە بقۆزینەوە سەروبەرێ بۆ برایانی کوردی ڕۆژاوا دروستکەین کە خۆی هەر هەیە ئەوەی کە هەیە بیپارێزین دەوەنێک کە ئەکرێ پێشی بخەین وای لێ بکەین کە تەبابێ هەم لەگەڵ نیزامی سیاسی نوێی سووریاوە هەم لەگەڵ دراوسەکانیشی کە هەست بە هەڕەشاکەن باشە دکتۆر باز لە باشووری کوردستان بکەین ئەو ئەزمونە حکومڕانی کە هەمانە یکومان بە 30 ساڵێک لە ئەزمموی حکومڕانی و حکومەتداری و پەرلەمان و ئەوە کە لە پارچەکانی تر ئەمەمان بەس پێش لەوەی قسەکەت بیر نەچێ بام نیەک تێبینی هەیە بۆ ڕایگشتی بڵێم ئەوەش لە سەرەتای قسەکانم بمبورە پێم بڕیت و پرسیارەکە بیر نەچێت ئێمە لە کاتێکا کە لە ئێران چەک و پارەمان وەرەگرت بۆی شەڕی سەدام بکەین برا کوردەکانمان کە لێرە حزبی سیاسیان هەبوو لەگەڵ سەدام دانیشتن و پارە و چەکیشیان وەرەگرت تۆمەتی خیانەتمان بۆ یەکتری ناگۆڕیەوە ئەومان لە زروفی سیاسی یەکتری تێگەیشتی هیوادارم ئەو خەڵکە لەم قسانە بەئەوە تێبگا ناکرێ هەر کەسێک وەکو تۆ بیری نەکردەوە نەهاتە سەنگەرەکەی تۆ بە زمانی تۆ قسەی نەکرد تۆ بیکەی بە نۆکەری ئەملاو ئەولاو پێدوا بێ تۆ لەو کورد پەروەرتری و ئەو کوردایەتێکی لەژێر پرسیارە ئەمە بەس لە کوردانی ڕۆژئاوایە بەڵێ ڕۆژئاوا ڕۆژئاوا بەسەوەیە ئەوانەی کە گروپی ئەنەکەسەن ئەمانە کە ئەنەکەسە ئەو هێزانەی تری هەموو ئەو برایانی ڕۆژئاوا و باکوور و ئەوانەشی کە لێرە لە باشوور هاوسۆزن لەگەڵ ئەو برایانە ڕەنگە هاوسەنگەر و ئەندامیش بن لەلایەوە ئەبێ احترام لەوە بگرن کاتێک کە تۆ پەیوەندی سیاسی و دیبلۆماسی دروستەکەی لەگەڵ وڵاتێکی تر بۆ بەرژەوەندی هەرێم و ئەم پەیوەندیانە ئاسایی ڕاگری تۆ نەجاشی کەسی نە پیاوی کەسی نەچوویتە ناو ئەجەندای کەس بەڵام واقعی سیاسی مامەڵاکەی کە لە سیاسەتی شار کەسێک واقعی نەبوو ئەبێ ئیتر شەڕێکی خۆکوژی بکە بە بەهێج ئاکامێک وام پەیامی بەڕێز ئۆجلانیش لەم کۆتاییانە پەیامەکەی بەو ئیتیجاهەیە بەو ئاراستەیە منی پێکەوە ژیان و یەکتر قوبوڵکردنی هەر ئەوە چارەسەرە دیموکراسیەت پێکەوە ژیان ئاشتی نێوان گەلان بۆیە منطقەیە گەشە بکە لە ڕووی ئابوووریەوە گەشە بکە لە ڕووی باشە دکتۆر بەڵام پرسیارەکەی ترم هەر دەکەم دواتر بەڵام پرسیارێکم نادروست بوو یعنی مناکرێ جیاوازی بکەین لە نێوانە و تێکۆشەر و خارەمانانێکی گیانی خۆیان بەختە کرد لە سەنگەرەکانی ڕۆژاوە لەگەڵ خەڵکانێکی ترکە لە هوتێلەکانە ئیسراحەت تەماشای ڕووداوەکانیان دەکرد ناکرێمەوە جیاوازیەش بکەین ئەوەش ئێمە پێویست ناکە هیچ جیاوازیەک بکەین گەلی سووریا خۆی ئەو جیاوازیاکە یعنی ئێمە ڕاستی حەقمان نییە تەدەخولێکی ڕاستەوە خۆ دەستی وەردان بکەین لە ناو خۆی سووریا ئەمەی کەیسە جەنابەت لە منی ئەپرسی ئاتیادی ئەوان خۆیان لە یەکتریە پرسن خۆیان هەر کەسێ خەباتی هەبوو بێ هەڵوێستی چۆن بوو بێ ئەی نرخێنن ئەوەی کە پێویستە بکرێ ئەوەیە انتخاباتێکی پاک تەندروست ئەنجام بدرێ بۆی نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک بچنە ناو مەجلیسێکی یاسادانان و حکوومەتێکی تەنفیزی
و با ڕێگە بدەین خەڵکی برادرانی ڕۆژ ئاوا خۆیان ئەو بڕیارە بدەن ئێمە لەگەڵ ئەوەین کە هەموو دەرگایە بکرێتەوە بۆ هاوکاریان ئێمە لەگەڵ ئەوەین کە عقل و ئەزمموی سیاسیمان لەگەڵ ئەوان بگۆڕینەوە و ئێمە وەکو ئیسلامیەکانی کوردستان ئامادەین یعنی خزمەتی ئەو کەیسە بکەین هەم لە تورکیا هەم لە سووریا باعتیبارەمانی ئێستا لە سەردەسەڵاتن بە زمانێکی ئیسلامی و بە باگراوندێکی ئیسلامی و ئیژەکەن ئێمە ئامادەین ئەو خزمەتە بکەین ئامادەین ئەو پردە دروستکەین بۆ پەیوەندی لە نێوان دەوڵەتانی دراوسێ لە نێوان نظامی سووریا بۆ ئەوی کە برا کوردەکانمان لە ڕۆژ ئاوا نەکرێنە ئامان چۆ خوێنیان نەڕژێ و ئاسایشیان تێک نەچێ وڵاتەکەیان گەشە بکە و سەقامگیری لە سووریا هەموو کەس بینی کە کاتێ سەقامگیری لە وڵاتێکی دراوسی تێکەچێ مەترسێکی ڕاستەخۆی جددی لەسەر تۆ دروستەکە خۆ داعش نمونەیەکی زەق و ڕوونە وانە و مەسلەی شەڕی نێوان پەکەکە و نێوان حکوومەتی تورکیا نمونەیەکی ڕوونە کە ئێمەیسە ئەو هێرشانی کە تورکیای کاتە سەر پەکەکە بۆتە هۆکاری تێکدانی سەدان گوندی ئێمە کوشتنی سەدان کەسی ئێمە برینارکردن سووتاندنی باخ و کێڵگە و مەڕووماڵات بۆتە ئەوی ڕاگررتنی گەشە سندن لە شریتێکی حدودی زۆر گەورە و ئێمە ئەبێ هەڵدێن ئەمانە کۆتایی پێبێ باش دکتۆر بێنەوە سەر باشووری کوردستانەوە ئەزمونە حکومڕانی کە هەمانە هی ئەوەیە کە بتوانین پارچەکانی دیکە چاومان لێ بکەن یان ئێمە لە دۆخێکداین کە بتوانین یارمەتی ئەوانی تر بدەین نە بە قورعان شایانیەوە نییە شەزانین بۆ شایانیەوە نییە هێوادارم ئەوان ئەو غەڵەتانەی ئێمە نەکەن هیوادارم ئێستا گەرانەیە میلەتەکان ئازاد بێ چەکی حیزبی کۆتایی پێبێنن چەکی دەوڵەت بنیاد بنێن چەکێکە هی دەوڵەتە نەکی حیزب هەندێک بە مطلقی ناڵێم ئێمە هەندێک ئەزمونمان هەر هەیە بێگومان ئیجابی بۆ خەڵکی استفادەی لێ بکە بە نمونە ئاستی ئازادیەکان لێرە خراپ نییە بەس دیموکراسیت خراپە چۆن دیموکراسی دروستە بێ لە کاتێکە دوو حیزب بە تەواوی توانای سەربازیەوە حکومڕانیەکی مطلقەکەن نەتیجەی هەڵبژاردن هەر چۆن بێ ڕێزی لێ ناگیرێ هیوادارم ئەوان ئەم مۆدلی ئێمەیان نەبێ سامانی گشتی کۆمپانیەکانی حیزب خاوەنی دەیان ملیار دۆلارن خەڵکنانی نییە بیخۆ خەڵک معاشی نییە چەند ئەو دووسێ مانگ خەڵک معاشی نییە ئەم مۆدلە مۆدلێکی ناشرینە شایانەوە کەس چاوی لێ بکە بەڵام ئەو بەشەی کە لێرە ڕێگە دراوە هەموو ئایدۆلۆژیەکان هەموو بیربۆچوونەکان حیزبیان هەبێ حیزبەکانیان بپارێزێن ڕێزلەی گیراو بن ئازادی ڕادەربڕینیان هەبێ خەڵک لەسەر ئەساسی ئایدۆلۆژی مامەڵە نەکا لەسەر ئەساسی پەیوەندیسی ئەمە شتێکی جوانە بەس ئەمە ئازادیەکە کە ڕێی گرتووە لە دروستبوونی دیموکراسی ئەمە مەترسیەکەی ئەمەیە کاتێک ئازادی ئەکرێ بە بەدیلی دیموکراسی خەتەرێکی زۆر حەقیقی گەورەیە بۆ من پێم وایە ئازادیش لەو منزورەوە ئەپارێزرێ چونکە دیکۆرێکە بۆ پارێزگاریکردن لەم دەسڵاتی ڕەهای مطلقی کە لێرە هەیە دیموکراسی دروست نابێ حیزب چەکی هەبێ و من هیوادارم لە عێراقی شاو بەهرێمی کوردستانیشەوە تەواوی ئەو هێزە چەکدارانەی مۆرکی حیزبیان پێوەیە لە ڕیشەوە کۆتاییان پێبێنرێ وەمە داواکاری ئەمریکاشە لە هەرێم چەندین ساڵە بەداخەوە هەرێم گوێی لێ ناگرێ ئەم گوێ نەگرتنەی هەرێم وەکو گوێ نەگرتنەکانی بەشار لە ئەسەدا ڕۆژێ لە ڕۆژان ڕوبڕووی مەسیرێکی ترسناکێکاتەوە ینی هەمان چارە نووسیانە بێ ئەگەر خۆیان چاک نەکەن دڵنیا بە هەموو دەسڵاتدارێکی خۆسەپێن و ملهوڕ هەمان چارەسەری بەش هەمان چارەنووسی بەشار لە سەدیە بێ ئێمە ناتوانین قیاسی ئێمە ئێرە بشوبهێنین بە بەشار لەسەد باشە بەشار لەسەد ئەستان ئەو نمونەیەکی قێزەونی مرۆڤ کوش بوو ئەستان نمونەی کەمە دۆزیتەوە لە تاریخی بەشەریەت ئێمە بەبستەکەی من ئەوە نیە سەوا تێبگەن بڵین ئێرە وەکو ئەوەیە ناو ئێرە وەکو ئەوێ نییە گومانیتیانی ئینسانە بێ وجدانیە بێ بەڵام ئەم بەردەوامبوونی ئەم حاڵەتی چەقبەستنە کە هەموو شتێک مۆرکی حیزب بێ هەموو شتێک مڵکی حیزب بێ دکتۆر هەڵبژاردن کرا حەزبەکان دەنگی خۆیان هێنا نیکێتی پارتی دەنگی خۆیان هێناوەتەوە خەڵک دەنگی پێداون ینی ڕەنگە سەوا بڵن ئەگەر نوێنەرێکی یەکێتیان پارتی لێرە بایە لە بەرنامەکە ئەوی تۆ پارتی دیموکراتی کوردستان 800,000 دەنگی خەڵکی هێناوە یەکێتی 400,000 دەنگی خەڵکی هێناوە ینی بۆ ئەزانی خەڵکی کوردستان نامەوێت گومان بخەمە سەرەوە چونکە لە ڕاستیان من ئیمانم بەبەستم 2000 شەرعیەتی هەڵبژارنێکیانەیە کە ئەگەر تێبینیش هەبوو ئەو ئازادیەیە کە کراوەتە بەدیلی دیموکراسیەت چۆن ئێمە کیلۆمەترێک هەیە پێشبڕکەی لەسەرەکەین 1 کیلۆمەتر ڕاکەین تۆ بە 500 کیلۆمەتر 500 مەتر لە پێش منەوە دەست پێەکەی 500 مەتر تۆ لە پێش منەوە دەست پێەکەی کە ئەگەیتە کۆتاییش لێوە نیە من براون پێش تۆ ئێتۆ 500 مەتر لە پێش منەوە نیوەی مەسافەکەت تەرحە ماویتە تێ عفوا تەرحداوە بە خۆت و زوڵم لە من کردووە تۆ بە دەیان ملیار دۆلار بە دەیان ساڵی حکومڕانی
بەدەیان هزار فرسەتی تەعینات بەدەیان هزار پۆست و ئەوانە کە بەدەستەوەیە بە ملیۆن قیتع زەوی کە لەم کوردستانە هەیە بە هەزاران دەرفەتی وەبەرهێنان تۆ خەریکی ئەم میلەتە ئەکڕی هەزاران کۆنە پیاوکوژ کردووە بە شەهید هەزاران خەڵکی درۆزنە کردووە بە زیندانی سیاسی و ڕێزمێ بۆ زیندان سیاسی باشەکان کە من هەمیشە لە سەنگەری ئەوانم خەڵکی نامستحق کردووە بە زیندانی سیاسی کردوتە بە شەهید کردوتە بە نازانم ناو و لێ ناوە لکانوتە بە حیزبەوە بە هەر جۆرێک بێ سەموچێکە بۆ بڕیوەتەوە ڕۆژانی هەڵبژاردنە چی فشارە خەیتە سەریان هەڕەشیان لە یەکەی ئەبێ دەنگ بی یعنی تۆ لە ڕێژەیەکی لە ساسیە میلەتت کڕیەوە بسووتە تۆ بەم سیستەمەی خۆتەوە بەچی بە ماڵی دەوڵەت کۆمەڵی کۆمپانیات ڕیز کردووەی خۆت و سەرکردەکان حیزبووی سەرکردەکان هەموو خاوەنی چەندین ملیارد دۆلارن کەچی کە 200 میلیۆن دلار بمێنێ بۆ موچەڵی نایم چکە من 200 میلیۆن دلارم نییە ئەی ئەمانان بە ڕێزانم پارانیان لەکوێ باشە لەبەرەوە ئەمە مۆدلێکی جوان نییە کە چاوی لێ بکە لەم ڕۆیی کە دیموکراسی نییە ئەم مۆدلە حەز ناکێرە و ترسەیە لە کوردانی ڕۆژاوە بۆ ناڵێن ینی بزەختەکەن لەوەی کە ئەو هێزەی ترکە هەیە 10,000 چەکداریە بە ناوی هێزی ڕۆژەوە ئەڵێن بێتەوە شەڕی ناوخۆ دروستە بێ ینی بۆیە بێ بە شێوازی ئەوە نمونەیەکە سەدە بۆ خۆی هێزی هەیە و تۆش ڕۆژ هەیە و یەکێ شەوی هەیە ئەمە چیەمە کۆتایی پێبێنەمە چییە باشە لەوێ تۆ هێزێکی نیزامی دروستکە دەرگا بکەرەوە بۆ هەموو خەڵکی سووریا بێن لەو هێزا ناو خۆی بنووسن ببنە پاسەوانی ئەو ئەزمونەی کە لەوێ هەیە یە دەرفەتی یەکسان بدە بە هەموو کەس ئەوەی ئێستا خەباتی کردووە تا ئەم لەحزەیە ماڵی ئاوا بێ دەستی خۆش بێ ئێستا وەزعێکی نوێ دەستی پێکرد ئەم وەزعا هەمووی تێک دەرەوە دروستی کەرەوە ئەگەر ئەتەوێ ئەزمونێکە دەبێ محتەرەم خەڵک دوای دیفاعی لێ بکە و منی کورد لێرەوە شانەزی پێ بکەم دڵم پێی نمونەیەکی جوانیش بێ هاوپەیمانان پشتیوانی ڕەحمەتی لێ بێ بۆی دنیا هەمووی بڵێ دەستیان خۆش بێ ئەمە نمونەی دەوڵەتداریە دکتۆر باسی موچەت کرد یعنی ئەمە ڕوون و ڕاشکا و بیزانین بەغدا کێشەی سیاسی لەگەڵ ئێمە هەیە یان کێشەی ڕقم و حساب و کتابی لەگەڵ ئێمە هەیە ئێمە هۆکاری کێشەکانین یان بەغدا بینی ئەمان مۆماتەڵاکەن بەغدا مۆماتەڵاکە تۆ لە ناو وردەکاری کێشەکان دای با بیزانین هەموو ئەو هۆکارانە بە ڕێژەی ڕاستن هۆکاری یەکەمی نەبوونی موچەی خەڵک حکوومەت هێرێمی کوردستان خۆیەتی کە پێویستە ئەم حکوومەتە خۆی یعنی بەدەر لە هەر شتێک لە بەغا ڕوەدا ئەبێ دابینیکە ئاشکرا بچێ قەرز لە بانقێ لە وڵاتی لە شوێنێ بێنێ بە ئاشکرا بڵێ من قەرزەکەن بۆ موچە بدەین ئەبێ موچە بدرێ ئەم ئیحساس بە بەرپرسیارەتیە لەم حکوومەتی هەرێمان نییە حکوومەتی هەرێم حکوومەتێکی ملهوڕە بە ئارەزوی خۆی ئەوە ئەکا ئەیکا تۆش بۆ خۆت ئەڵێت تفی خۆ بکە و بڕۆ بیستە نوکتەکەی ئەڵێ کابرا وتی بەم پاساتان بەڕێنمەوە لەم ئاوە وتیانە ئەگەر ئاو بردینی و خنکاین وتی تفێکم لێ بکە ئەویش پاسەکەی پەڕانەوە و خنکان و خۆی مەلەوان بوو دەرچوو کابراژ هاوارێک کرەوە چی کەوتی تفەک خۆ بکە و بڕۆ ئەم حکوومەتی ئێمە بە خەڵکەڵێ تفی خۆ بکە و بڕۆ بەس من ئەواکەم کە خۆم ئەمەوێ دوو مانگە پەرلەمانیان تعتیل نەکردووە جاری پێشش 2 ساڵ تعتیلیان نەکرد ئەمە چ ڕێزێکە لە ئیرادەی خەڵک تۆ خەڵکێک هەڵبژێراون مافی ئەویان هەیە ئێستا تۆ لەسەر کالا بنێکێکی تر دانێن حکوومەتێکی تر بێنن یا بۆ تۆ پەیمان نوێکەنەوە فەرمو بۆ نایخیتە ئیش بۆ دوو مانگە پەرلەمانت تعتیل کردووە ئەم دوو حیزبە ئەگەر بە پشتی ئەو هێزە چەکدارانە نەبێ بەچی ئەتوانن ئەمە بکەن خەڵگەر بە چەپڵە و فیکە ڕاوێنان بەس ئێستا هەر کەس بچێتە سەر شەقامیش دارکاریەکەن و سەر و گوێشکێنن ئێمە نمونەیەکە ئێمە شانازی پێوە بکەین بۆیە یەکەم ئەم مشکلەیە سەردەمێنە بۆ ئەم حکوومەتی خۆمان بەویترێوت بە عێراق مفلیس ئێمە نەیوت ئێمە ئابووری سەر بەخۆ ئێ باشە ئێستا لە هەموو ئەمانە پاشگەز بوویتەوە ئێ باشە ئەوە مفلیسە و تۆش ئابووری سەر بەخۆتەوە دەبخۆ تۆ موچەکە دابین کە جارێ لە هەر کوێی هێنی دابینی کە خۆ لە ماڵی باوکی کەس دابین نابێ نەوتەکان لە دەست نەکردوونەتەوە بەغدا نایڵێن نەوت بفرۆشن و بە ئاشکرا سەردەمێ بووە ئەمە نەوتیشمان نافرۆشت و مەعاشیشمانەدا باشە ئەگەر خۆی کێشەکە نەبوونی متمانەیە لەوانەیە دکتۆر من دیفاع لەوان ناکەم لەبەرەوەی ئێستا نوێنەریوان لێرە نییە قسەکەی جەنابتە باشە ئێستا من قبوڵمە بەس پارچە زەوی هەیە لە وڵاتە کە بە هەندێک وەبەرهێنەری مفلیس ئەدرێ بۆ ئەوەی هەڵی سێنێتەوە بیکا بە خاوەنی 50-60 میلیۆن دلار بە بەلاش بە هیچ بە شەو ڕۆژێ بە ئیمزایەک ئەو پارچە زەویانە لە جیاتی وای لێ بکەن بیفرۆشن موشی خەڵکی پێبن زەوی کەمە لەم کوردستانە هیچیان هێشت دەرفەتی ئابووری کەمە خەڵکانێکی زۆر نییە لە باج و خەرات مەحین کراون بێ بەش کراون
هەزاران مشەخۆر نییە لەسەر حسابی ئەم ئەزمونە و توانای خەڵک و دارایی گشتی بۆ بەخاوەنی پارەکە نانێرێ دکتۆر لە بەنسبەت بەغداوە ئەندێک کێشە باس دەکرێ کێشە حەقیقیەکە ئەگەڕێتەوە بۆ مەسئلەیەکی یاسایی کە خلافە لەسەر بەرگەکانی بووجە این کێشەی حساب و کتاب و ڕقم و یاسایە کێشەی داهاتی ناوخۆی نانا حساب و ڕقم و پەیوەندی بەداهاتی ناوخۆی ئەم کێشەیە هەندێک دەڵێن ئێمە کوردین دەیانەوێ هەرێمەکە لاواز بکەن نەیهێڵن وڵای ئەم گۆرانی کوردایەتیانە هەر وەختێ پێیابن کە ئەمان زۆریان بۆ هات کە زۆریان بۆ نامێنێ ئەم گۆرانی کوردایەتی نامێنێ ئەم شتە بەم شێوەیە حل ناکرێ داهاتی ناوخۆ بە شەفافیە بێ ئاشکراکرێت چەندە بۆ چەنی پێویستە بێ بدرێ بە بەغدا نەوت چەند ئەفرۆشرێ بە شەفافیە بێ ئاشکراکرێ و چەنی پێویستە بدرێ بە بەغدا و حکوومەتی بەغداش بەپێی قەراری محکەمەی اتحادی بەپێی قانونی موازنە ملزەمە ئەبێ موچەی خەڵک جیاکاتەوە لە سرعاتی سیاسی لەگەڵ هەرێم ئەمەیان بۆ ناکە لەم نقطەیە ینی لەم نقطەیە ئەڵێ ئەم قەرارە بەپێی قانون جێبەجێکرێ قانونێکمان هەیە کە هی بوجەیە نیسبەیەکی داناوە بۆ حکوومەتی هەرێم ئەو نیسبەیە ڕبط کراوە لەگەڵ ئینفاقی فعلی ئەو بوجەیە کە لەم ئینفاقی فعلیە تەرخانەکرێ بۆ هەرێمی کوردستان ئێستا کورتێنانی هێناوە ئێمە ژەڵێن چارەسەر ئەوەیە سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران مناقەلە لە بەندێک بکا بۆ بەندێکی تر باش لە ناو خۆی سیاسیەکانی شیعە ڕێگە بە من نادرێ ئەمە ئاسانکاریە بۆ کوردستان بکرێ ئەمە ئاسانکاریان حەقێکی یاساییە بەڵام ئاسانکاری لە ڕووی ئەوە کە ئیشەکە بکرێ ئەمە ئێمە لای ئێمە بڵێەوە حەقە ئەوان بۆ نایکەن ئەمان نایکا لەلایەکەوە ئەڵێ ئەمە ڕەوایەتی نادا بۆی بڵێن کێشەی سیاسیان هەیە لەگەڵمان خۆ کێشەی سیاسی ئمڕۆ نییە ینی وەکوایە پرسیار لە سەشتی بەدیهی بکەی کێشەی سیاسی هەر بۆ هەر ئەژمێنێ و ئێمە ئەم سەربەخۆیی کە هەمانە بە دڵی برادرانی بەغدانیە و ناشیانەوێت تا بتوانن نایەنەوێت بەس نابێ ئەمە بکەینە بیان و بۆ ئەوەی کە ئێمە خۆمان مشکلاتی تر بخڵقێنین بین بڵێن وڵا ئەمە مۆزوعی کوردایەتیان هەیە لەگەڵ ئێمە ئەی بۆ لە کاتی پێگەێنانی حکوومەت بنەوە بە برا و دۆست و کێشێکیان نامێنێ و ئەی باش ئەگەر وایە بۆ ئەوانەی کە پۆستیان هەیە لە بەغدا پۆستەکانیان چۆڵ ناکەن و بگەڕێنەوە هەرێمی کوردستان و ئەی بۆ قەتیعێ دروست ناکەن لەگەڵ مۆزع و ئەی باشە ئەگەرم هەرێمەشی پێ نابرێ بڕێەوە بۆچی نایەتە سەر ڕێگا و وازح بڵێ کاکە من ئەم هەرێمە پێ نابرێ بڕێەوە زەختەکە چییە لە سەریانی وڵای ئێمە یەک گرۆمان هەیە لەگەڵەوانی وادارین بیکەن بە ئەم حکوومەتی هەرێمە 6 مانگ بدەن بە ئێمە ئەگەر بەبێ توانای دارایش نەمانتوانی موچە دابینکەین چیڵە ما بڵێ باشە دکتۆر بۆ بیەن بەیەوە چ زەختێک لەسەر ئەوانە کە بڵێن وڵای یەگەر ئەمە نەکەین موچە نەدەین ینی فلان شتە بێ ئەمە ڕووەدا چ زەختێکیان لەسەر وڵی جارێکیان دکتۆر جەمال کۆچەر لە کۆبوونەوەیکی ڕسمی بە بەڕێز کاک نێچیروانی وتبوو ئەو کاتە سەرۆکی حکوومەت بوو وتبووی کاک نێچیر ئەو خەڵکی دهۆکە وتوی داهاتەکانی دهۆک خەبەردەستی من بۆ ماوەی 2 مانگ ئەگەر موچەی هەموو دهۆکم پێدابین نەکرد بە تەواوەتی بۆت ئیمزاکەم لە بەردەم ڕای گشتی هەڵمەوەسە بە عەمودێکا بە دهۆکە پێکەنی بوو توی ناناشتیوان ناکەی وا بە ئەم برسیکردنەی خەڵک بەداخەوە هی بێ هەڵوێستی خەڵکە ئەم هەموو شتە قبوڵەکە لەم دەسەڵاتدارانە لەوەش خراپتر و قێزەونتر ئێستا بەڕێوەیە ئەیانەوێ خەستەخانەکان بدەن بە کەرتی تایبەت پشکنینەکان 2-3-4 بەرابەر زیاکەن لەسەر خەڵکی کە ئەمە پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق پێچەوانەیە چونکە دەستوری عێراق واجبی کردو لەسەر حکوومەت لانی کەمی ژیانی کەرامەتمەندانە بۆ هاوڵاتی دابین بکە لانی کەمی کەرامەتی ژەوەیە کە تۆ نەخۆشکەوتی خەستەخانەی حکوومەت دەبێ یەکگرتووی ئیسلامی ئەمڕۆ کۆنگرێکی هەبوو ینی بەر لە بەرنامە دەستخۆشیان لە یەکەم فراکسیۆن هیوادارم هەموو فراکسیۆنەکانی تریش بێنە سەرخەت بە جددی ڕێگە بەمە نەدەین ئەمە پەروەردە و تەندروستی و ئەمانە یاری پێکردنی زۆر مەترسیدارە ینی خەڵک ئێستا چاوەڕێ بزانێ لە دەمی تۆ چ زانیاریەکێ لەسەر بەڕاستی بە شەرمەوە پرسیاراکەین دیسانەوە موچەی مانگی 11 و مانگی 12 و ئایا ساڵی ئایندە هەمانم کێشانە بەردەوامە بێ بڕوام وانە لە ساڵی ئایندام کێشانە بەردەوام بن بەڵام بە مەرجە گەر حکوومەتی هەرێمێتە سەر ڕێگای ڕاست و حکوومەتی بەغاش احترام لە دەستور و قانون و لە بڕیاری محکمەی اتحادی بگرێ دێنە سەر ڕێگەی ڕاست و ئەوان پابندە هیوادارم ئێمە وەکو سیاسی ئەومان لەسەرەکە بیکەین باشە گەشتبینیشم من بۆ خۆم گەشتبینم زووتری ژووتومە باشە گەشتبینم ئینشاڵڵە لە 2025 و ئەوانە ئەم کێشەیە باشە دکتۆر هیچ زانیارێکی لەسەر موچەی خەڵک ئەم هەفتەیەدا بەشەکرێ ناکرێ هیچ شتێک بێوە گەشتووە
شتێکی ڕسمی بە ئێمە نەگەشتووە لە میدیاوە شتانە باز دەکرێت پەرلەمانی شەتاوکو دەی یەک لە پشووی یاسادانانایە کۆبوونەوەی ڕسمیمان نییە باشە زانیاریەکان زیاتر لە میدیاوە بڵێن دەزە پێکرێ باشە دکتۆر پێشتر ئاماژەت بە شتێک کردوتە دەگەر پێویست بک لەبەری هەندێک لەو هێزانی کە لە ناوچەکانن هێزی پاشخانی ئیسلامین ئێوە ئامادەن قسەی خێریان بۆ بکەن بە دڵنیایەوە بەدەر لەو بابەتەش ئێمە لە شاری سلێمانی ئەو مەتارەکەمان داخراوە بە حکمی ئەو عیلاقەی کە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەیەی لەگەڵ وڵاتانی دراوسێەوە احترامی جەنابی مامۆستا سەلاحەدین بادی نەگرن و لەمەوبەر لە تورکیا بوو ئەم عیلاقانە بۆ بەکارنیانن مەسەلەن داوال بکرێت کە مەتارە بکرێتەوە چونکە ئەمە سزادانی خەڵکەکەیە ئێمە میشەوەمان ڕەت کردوێتەوە بە زوڵممان زانیوە بە سزادانی بە کۆمەڵی خەڵکمان زانیوە ئەم قسانشمان بە ئاشکرا بە دەسڵاتدارانی تورکیا وتووە بەڵام علاقەکەی ئێمە چونکە ئێمە لێرە تەرەفێک نین دەسڵاتی ئەمنی و ئیداری حکومیمان لەگەڵ بێ ئەم بابەتە ڕووە کاتە برادرانی یەکێتی ئەبێ بڕۆن بزان داخوازیەکانی تورکیا چییە دوایش بێنەوە بە خەڵک بڵێن کاکە وڵات تورکیا داخوازیێوان چییە دکتۆر کە وڵی داوە لە تورکیاکەن سزای خەڵک نەدا و مەتارەکان کاتەوە ئەوان ئەو پەیوەندی کە لە بینی ئیدارەی سلێمانی و لە بینی برادرانی ڕۆژئاوا لە بەشێکلی پەکەکە و ئەمانە ئەوان لەسەر ئەوە تێبینی جددی و زانیاریان هەیە زانیارەکان ڕاستن ڕازنین من ناتوانم بڵێم وایە ئەوانە بەڵام برادرانی سلێمانی خۆڕێگەی تورکیا کەس لە بەردەمیانە دایخستووە با بڕۆن گفتوگۆی ڕاستەوە خۆ بچێت بڕیار بەدەست ئەوانە ئەوتی بە من فلان شت فەرزکە لە مەتار من ناتوان فەرزیکەم وانە فلان ئیجرعات ئەبێ بکەی من ناتوانم ئەو ئیجرعاتانە بکەم بڕۆن لەگەڵ تورکیا قسە بکەن بێنەوە ڕاشکاوانە لەسەر میدیا بڵێن کاکە تورکیا داوای یاک دوو سێ چوارمان لێکە ئێمە ئەمە ناتوانین بکەین بۆ کردوانە لێ ئەوان بەرپرس بن ئەمە بکەن پەیوەندی ئێمە لەگەڵ تورکیا پەیوەندی ئێمە ئەوەن پەیوەندێکی سیاسی ئاساییە وەک وەر حیزبێکی تر کە سەرکردەکانی پێشوازی لێ ئەکرێ ئێمە حەزەکەم ئەو بۆ ڕای گشتی دووبارە بکەمەوە پیاوی ئینسانی بچووک مرۆڤی پوچ بچووک ئەبێ بە پیاوی خەڵک ئێمە نەخۆمان پێ پوچە نەخۆمان پێ بچووکە نەخۆمان پێ سووکە ببین بە پیاوی ئێران و توران و تورکیا و ئەمریکا و ئەمانە بە سەراحەت پێت بڵێن ئەو بچووکی و سووکیە بۆ خۆمان قبول ناکەین بەڵام کاتێککە دەوڵەتێک پەیوەندی ئاساییمان لەگەڵ هەموو دەوڵەتانی کە ناوم بردن هەیە باشە ڕاوێژیان ئەدەینێ بە دڵسۆزانە چی بە بڕوامان وابێ بەرژەوەندی نەتەوەی کووردە لە هەر شوێنێکی باجیباری کوردانەشەوە بەڵێ بەڵێ وەکو هاوڵاتێکی عێراقی هەرێمی کوردستان وەکو کوردێکی کوردپەروەر کە ئێمە هیچ وەختێک من سیمینارم کردووە لە دوای ڕفراندۆم دکتۆر عوسمان عەلی جارە یەک مەقالەی درێژی لەسەر من نووسی بوو لە وەختی هەڵبژاردن من و بەڕێز کاکاروانی بەشدار بووین لە سیمینارێک لە ناو ئیستانبول کە مرکز سنتەرێکی لێکۆڵینەوەی سەر بە ئاکپارتی کردبووی دیفاعمان لە مافی دەوڵەتی کوردستان کرد بۆ کورد کە مافی خۆەتی مافی چای خۆنووسینیە بێ دکتۆر بەستمەوە ئێمە ناچین نیفاق و درۆ بکەین و خۆبشارینەوە و ئەوەی کە بڕوامان پێێتی لێرە ڕیکلامی بۆ بکەین و چونە لای وڵاتانی تر خۆمان بچووکەینەوە وتومانە گەشە سندنی ئەم ناوچەیە بە حەلکردنی کێشەی کوردەوەیە ئەمە پرسێکی دیموکراسیە پرسی گەشە سندنە پرسی ئاشتیە پرسی دیموکراسی باشە ڕخنەیەکیش کە زۆر جار لێرە و لەوێ دەگیرێت من ناڵم ڕخنەکەم منطقیە نامەنطقیە پرسیار ئاراسی جەنابەتیەکەم وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە ئیسلامیەکانی ترش دەگیرێت دکتۆر ئەوەندەی هاوسۆزن بۆ لایەنە ئاینیەکە ینی هاوسۆزی ئاینیەکە دەیان بەستێتەوە بە دەربڕینی ئەتفسۆزەوە هاوکاریکردن بۆوانی ترەوە ئەوەندە لایەنە کوردیەکە لە بەرچاو ناگرن یان ئەسوسۆزیان بۆ مناڵێکی خەزە زیاترە لە مناڵێکی ڕۆژاوایان باکوور ئەم قسەیە تەنها تۆمەتێکی بێمانایە کاتێک کە برایانی ڕۆژئاوا لیان قەومە ببوونەی بوومە لەرزەوە شتانەوە یا کوردانی باکوور وابزانام هیچ حیزبێک نیوەی یەگرتوش کۆمەکی خەڵکی ڕۆژئاوای نەکرد و کۆمەڵێکی خەڵکی کوردانی باکووری نەکرد لای ئێمە مناڵێکی فەلەستینی و مناڵێکی مەسیحی و مناڵێکی عەرەب و کورد و فارس و فڵان ڕۆحێکی پاکی بەریئە هەر دەستدرێژیکردن بۆی دەستدرێژیکردنە بۆ هەموو مرۆڤایەتی بە نەسی قورئان ومن قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ئەمە لای ئێمە یەکسانە ئێمە ئەگەر لەگەڵ غەزە ئەو هاوسۆزیەمان هەبێ لەبەر اعتیباراتی ئیسلامی دەبڵ
ئەو هاوسۆزیەمان هەیە لە بەری اعتیباراتی ئیسلامی و قەومیش خۆ مناڵی لەوەیە کوژرێ خۆ قابلە مناڵ چییە دینێتری هەیە هەر ئیسلامە ئیسلامیش نەبێ مرۆڤە و ئەمانە پێویستە ئەم جۆرە تۆهمەتە ناڕەوایانەی کە کەسانێک ئەی بەخشنەوە بۆ یەگرتوو کە یەگرتوو ناناسن ئاگیان لە ئەدەبیاتیان نیە ڕۆژێ لە ڕام پێڕۆ پرۆگرامی یەگرتویان نەخوێندووەتەوە تەنها سەیریەوەکەن فلان مامۆستا وڵا لە تورکیا بجا فلان مامۆستا بە ئاشکراڵێ من لەوێ بووم داوام لێکردون خۆ قابلە درۆبکە لە میدیا ئەڵێ داوام لێکردون ڕێز لە ماف و حقوقی گەلی کورد بگرن لە سووریا ئەوەش نەسیحەتی ئێمە بۆ ئەو بەڕێزانی کە بانیان کردوین خۆ نەچوو لێ پیلام ژێڕین دژی خەڵکی کوردستان بۆیە ئەم شتانە بەڵام بۆ ئەوی هاوسۆز بی لەگەڵ غەزە بەس پێویستە مرۆڤ بی ینی کاتێک کە کورد جینۆسای دەکرا ئێمە هزار نەفرەتمان نەکردووە لەو خەڵکانی ئێمەیان بینیەوە هاوسۆز نەبوون لەگەڵمە ئێستا بۆ ئێمە خۆمانەمت اینجا بەڕاستی یعنی حەجمی ئەو تاوانەی کە لە غەزە ئەنجام مەدرێ لە هەموو سنوورەکانی مرۆڤایەتی تێپەڕاندەوە وای کردووە هەزاران جوولەکە لە نیویۆرک لە ناو شەقامەکانە دژی زایۆنیستەکان خۆپشاندانەکەن ئەو بۆ جوولەکەی و بەحساب نەتەوەی خۆینی دژی ئەوان خۆ ئەی تۆی مسلمان بۆ بێنەیکەی مامۆستا دواپرسیارم دکتۆر لەسەر کۆنگرەی گرتووی ئیسلامیە دەنگێکی زۆر باشە لە کۆنگرە بەدەستێنا پیرۆزبایت لێکەین کۆنگرەکە چۆن بوو هەندێک تێبینی هەبوو لەسەر هەڵبژاردنەوەی جەنابی مامۆساوەکو ئەمینداری یەکگرتو ئایا زەرورەت و واقعەکە وای دەخواست کە هەرجەنابێن ئەمیندار بن کۆنگرە خاوەن بڕیار چۆن لە هەموو وڵاتێکە ئەو میلەتە خۆی خاوەنی بڕیاری خۆیەتی خاوەنی بڕیاری یەگرتو ئەو کۆنگرەیە ئەو 800 کەسەیە کە لەو وڵاتەوە بنەوە و ئەوان نەتوان ئەو بڕیارە بدەن ئەم بەڕێزە بگۆڕنیانەی گۆڕن هەر بەوەی کە کەس کاندید نەبوو لە کۆنگرە کە دەرگاش کراوە بوو کەس کاندید نەبوو دژ بە مامۆستا سەلاحەدین ئەوە بەڵگە بوو لەسەرەوەی کە هەموو ئەم بەڕێزانەی کە لێرن ئەیانەوێ ئەم بەڕێزە ببێتەوە بە ئەمینداری یەگرتو لەگەڵەوەیشە کاتێک کە باسی چۆنێتی هەڵبژاردنەکەی کرا ئێمە زۆر سوور بووین و بە تایبەتی من خۆم تەدەخلی مباشرم کرد لەگەڵ قازیەکان و لەگەڵ کۆمیسیۆن کە لەوێ بوون و لەگەڵ جەنابی ئەمیندار خۆی کە ئەبێ بە دەنگدانی نهێنی ئەم هەڵبژاردنەوەی بکرێ بۆی سوێنە نەڵێن وڵا بە چەپڵە ڕێزان ئەمیندارەکەیان کردەوە بە ئەمیندار و واشمان کرد دەنگی ناڕازی ئەوەشی کە ئەو دەنگە ناڕازیانە دەنگی ناڕازی نیە دژ بە ئەو دەنگێکە حەزی لە گۆڕانکاریە ئەوش مافی خۆیەتی 25 دەنگی سپی هەبوو لەوانەیە لەم دوو معادلەیە خۆی یەکلا نەکردبێتەوە لەو چە 100 دەنگ هەبوو بێ کە پێی باش بوو بێ کە جەنابی ئەمیندار بەو تەمەنەوە پشوو بداوە بە ڕێزێکی تر ئەو کارە بگرێتە ئەستۆ ئەوانی تریش کە لە 185 زیاتر بوون متمانیان تازە کردەوە و هیچ کەسیش کابەری نەکرد لەمە دیموکراسی تر و لەمە پاخ و پوختتر چۆن ئەبێ و هیچ کەسێک ڕێژ لە کەس نەگیراوە ڕێ لە هیچ کەسێکیش نەگیراوە ئێمە ئەو بڕیارەش کە پێشتر درابوو بۆ 6 بەڕێز لە سەرکردایەتی ڕۆژی سێشەممەی ڕابردوو هەڵمان وەشانەوە دەرگا کراوە بوو بۆ هەموو بەڕێزێک و هیچ مەرجێکدانن را بۆ بەشداریکردنیان مەسەلی داوای لێبوردنیش مەرج نەبوو بەس داوای لێبوردنەکە ژەر مەرج نەبوو نەخێر بەڕاستەوە خۆ من شخصی خۆم بە هەردوو بەڕێزیانە وتووە کە ئەوە مەرج نییە ئێوە دەرگا لە بەردەم تانە کۆنگرەیە یەگرتووی خۆتانە ئەوە پیاوی بەڕێزی یەگرتوون ئەتوان بێن خزمەت بکەن خۆیان پیان باش بۆکەنێن ئازادی خۆیانە دکتۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ وەڵامەکان و بەشداریکردنت خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژمان پێشکەشکردن تا پێتان نەگەینەوە خۆتان لەگەڵ